وڵایزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری کۆتای پرۆگرامەکە باز لە دیجیتال مارکێتینەکەین یان بازاڕدۆزی ئەلکترۆنی کە جۆرێکی جیاوازی بازار دۆزینەوەیە بۆ ئەو کاڵا و کەلوپەل و شتومەکانی کە لە بەردەستمانە یان ئەو پیشەیە کە هەمانە کە بازاڕێکی بۆ بدۆزینەوە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە باز لەوەکەین کە چۆن دەست پێ بکەین و باز بە گشتی باز لەوەکەین کە تا چەند توانیمانە لەم ساڵانی ڕابردووە کە بە شێوەیەکی دیجیتاڵی بەردەوام ڕوو لە پێشکەوتنە تا چەند توانیمانە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە بازار بۆ کاڵا و پێداویستەکان برۆزرێتەوە لە ڕێی فرۆشیارەکانەوە هەروەها وەکو کڕیارێک تا چەند توانیمانە لە ڕێگەی دیجیتاڵیەوە ئەو پێداویستیانی کە هەمانە بەدەستی بێنین. میوانداری زۆر بەڕێز پێشەوە جەزا شارەزا لە بۆری دیجیتال مارکێتینەکەین و بەخێربێت کاک پێشەوە بۆ دەست پێ بکەین بە گشتی دیجیتال مارکێتین یان بازاردۆزی ئەلکترۆنی چییە؟ بەڵێ بەگشتی دیجیتال مارکێتینگ بریتە لە پرۆسەی ناساندنی براندێک پرۆسەی ناساندنی بازارێک وەکو جەنابەت ئاماژت پێکرد لە بازاری ئەلکترۆنیە لە بازاری دیجیتاڵیە لە بازارێکە کە وەهمیە کە ئێمە ناوێنین با بڵێن تەکنەلۆژیا بەعام کە چەند بەشێکی لێ ئەبێتەوە. ئێمە ساڵانی ڕابردوو کە مەسەرەن کەسێ بیویستە بازارگەری بۆ ئیشەکەی کا بۆ دوکانەکەی کە ئەچوو فڵایەری دابەشە کرد ئەچوو بڕوشەری پرێنتە کرد و بە خەڵکا دابەشە کرد و بڵاوێ کردەوە ئەچوو دوو مەندوو نامەسە لەم گەرە بەسەر شوێنەکانە ئێستا تا ڕادێ ئاسانکارێکی باش کراوە کە با بڵێن شتەکە پرۆسەیەکی ئۆنلاینە بەعام کە ئەڵێن دیجیتال مارکێتینگ هەموو پرۆسەکانی ئۆنلاینە هیچ پرۆسەیەکی فیزیکاڵیتیانە لەبەرەوەی ئێمە ناومان ناوە دیجیتال مارکێتینگ لە هەمان کاتە بۆ لایانی مارکێتینگ ئەمە فیزیکال مارکێتینگیشمانەیە یعنی ئەم شتانەی کە ئێستا باسماکرۆک و بڕوشەر و بزنس کارت و هێنان و بردن و مەندووگرتنەوەمانە هەرماوە و حاڵەتێکی ئاساییە کە تا چەند ساڵی کەش بمێنێ بەڵام ئەمە لایەنە فیزیکاڵەکەیەتی و ئێمە لایەنە دیجیتاڵەکەمان هەیە کە خەڵکی لای خۆمان ئێستا بەوە تێگەشتووە کە ئیلا فەیسبوک و ئینستاگرامە ینی وازانێت کە پیجێکی لە فەیسبوکە بۆ پیجێکی لە ئینستاگرام هەبوو ئیترەمە بازارەکەی ئۆنلاینە ئەوان وا ناویان بردووە با بڵێن تاوەکو ئێستش ئاستی بیرکردنەوەی خەڵک لەسەر ئیشەکە وایە کە لای خۆمان بە تایبەت وە خوازێک کە تەنها دوو پیجی هەبێت لەو دوو پلاتفۆرمەیە کە هەردووکیان سەر بە مێتایە وازانەی ترەمە دیجیتال مارکێتینگی کردو بەڵام نەخێر لە ئەسڵا دیجیتال مارکێتینگ ئێمە ئیمیل مارکێتینگمانەیە کە تۆ توانی لە ڕێگەی ئیمیل و مارکێتینگکەی ئێمە با بڵێن ئینفلوئنسەر مارکێتینگمان هەیە کە کەسێک ئەتوانێت دەوری بزنسەکەی تۆ بینێ قسە بکە و ئەم کەسە ئەکرێت لە یوتیوبا دەرکوێ ئەکرێت لە سایتەکە دەرکوێ ئەکرێت لە هەر پلاتفۆرمێکا بێ دەرکوێ ئەمە وێبسایت مارکێتینگمان هەیە کە ئەکرێت لە وێبسایتێکەوە تۆ دەرکەوی و لە هەمان کاتا مەسەرەن کۆمەڵە پلاتفۆرمی ترمان هەیە کە ئەکرێت ئەم بزنسەی توی تیابێ دەوە چە ڕۆژە لە ڕۆژان مەسەرەن ئەپلیکیشنێک دروست بکرێت کە هیچ پەیوەندی بەم شتانەوە نەبێت کە من باسێکم بەڵام لە کۆتاییە و ئەپلیکیشنە ئیش لەسەر ناساندی براندەکانەکە ئیش لەسەر ناساندی شوێنەکانەکە بۆیە تۆ مەجبوری بەشداربی لەو ئەپلیکیشنە بۆ لەبەرەوەی کە تۆ ئەتەوێت بەشداربی لە پرۆسەیەکی دیجیتال مارکێتینگە و ئەو شتە دیجیتاڵیە ئەو شتە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەگا بە خەڵک شتێکی هەواییە بۆیە ئەتوانین ناوی بنین پرۆسەی دیجیتال مارکێتینگ پرۆسەیەکی تەواو ئەلکترۆنیە باش پرۆسەیەکە جان ببوورە بۆ نمونە من ئیش و کارێکم هەیە دێمە لای بەڕێزت ئەڵێم بۆەوەی کە بێمە بواری دیجیتال مارکێتینگەوە چی بکەم ڕێنمایی بەڕێزت دوای بۆ منە وێبسایت دابنێم ئەکاونتەکان بکەمەوە لە پلتفۆرمە جیاوازەکان لەکوێوە دەست پێ جوانە پێش هەموو شتێ ئێمە وەکو خۆمان وەکو با بڵێن کوردستانی خۆمان کە با زۆر فراوانی نەکەین لە کوردستانی خۆمانە ئێمە سێرەکەین بزانی خەڵک بە گشتی چاوی لەسەر چییە با بڵێن خەڵکی خۆمان ئەوەی کە زۆر شایع لە لای پیجە پێشم شتێک کە خێرا پەلاماری پیجێن ئەگەر مەسەلەن هەرێکێ لێمە بمانێ سێرچێ بکەین با بڵێن تا ڕادەیە لەوە چێ من و تۆ جیاوازبی لە خەڵکی تر لەوە چێ بگەڕین بەسەر گۆگڵەیە سایتێ بدۆزینەوە بەڵام خەڵکیشی تر کە زۆر شارەزانین ئەگەڕێت لە فەیسبووکە لە ئینستاگرامە ئەگەڕێ بۆی کە براندێکی دەستکەوێ بۆی وەستایەکی دەستکەوێ بۆی کە کاڵایەکی دەستکەوێ بۆیە ئێمە بێ لە سەرەتاوە دەست پێ بکەین سەرەتاکان چین ئەم پلاتفۆرمانە کە ئێستا بەکاریانێنی پلاتفۆرمی وەکو مێتا وەکو سناپچات وەکو یوتیوب وەکو تیکتۆک ئێستا لە ناو خۆمانە بەڕاستی بووە بە پۆینتی یەکەم لە دیجیتال مارکێتینگە
کە ئەمە خۆی هەواڵێکی یاری ئەلکترۆنیەکانیشەوە بەڵێ بە فعلی خۆی ئەمە هەواڵێکی خۆش نییە کە پلاتفۆرمێکی وەکو تیکتۆک ببێتە سەرچاوی دیجیتال مارکتینگ بۆ خەڵکی هەرێم بۆ خەڵکی عێراق بۆ هەواڵێکی خۆش نییە لەبەرەوەی کە ئەم پلاتفۆرمەش لە کۆتاییە وەکو مێتاوایە باشە ئێستا خەڵک بۆچی لە مێتا هاتوۆتە دەروێتە ناو تیکتۆک لەبەرەوەی کە تیکتۆک تا ڕادەیەک ئەند پۆی پرۆمۆشنە ینی وەکوە تۆ سپۆنسەرە کردوێ بەڵام هیچ پارەشت نەیەوە ینی ڤیددیوەک دانی لەوە هەر ئەم بەرنمەیە کە هەمانە مەقتەعیشی ئەم ڤیددیو ببڕندای بنێن لە پڕا لە ڕۆژێکا لە 2 ڕۆژا بچێتە 1 ملیۆن ڤیو باشە 1 ملیۆن ڤیو بۆ ئەکاونتێک کە 20,000 فۆلۆوەرە ڤیوەکی زۆر خەیاڵیە ڤیوەکی وەهمی ینی ڤیوەکە کە تۆ تەسەوری ناکەی کە ئاوا لە پڕ 1 ملیۆن کەس بێتە ناو سوشال میدیاکەی تۆ بێتە ناو ئەکاونتی تیکتۆکەی تۆ ئەم ڤیددیوە ببینێ کەواتە تیکتۆک هاتووە ئیشی لەسەر ئەوە کردووە کە ئەم ڤیددیوە کە لە سلێمانی دانراوە مادەم 10 کەس کە بینیوێتی 5 کەسیان لایشی کردووە کەواتە ئەم ڤیددیوە ئەبێ بڕاتە بەردەمی خەڵک ئەم ڤیددیوە خەڵک حەزی لێت بەڵام چێن ئەو کەسانی کە ئەڕاتە بەردەمیە لێرە قسەکە ئەوەیە کە مەسەلەن ئەکاونتێک دایانێ من باشە 10 کەس فۆلۆوەکەم یاخود 10 کەس ئەکاونتەکەی نەچێتە بەردەمیان فۆلۆ مەکەن ئەم 10 کەسە وەکووتم ئێستا کە تۆ ڤیددیوەکدا ئەنەی ئەم 10 کەسە حەزیان پێی هەبێ یا با بڵێن نەک هەردەیی 5 یان 6 یان 7 یان حەزی لێ هەبێ یەکسەر ڕیکۆمەند دەکرێت بۆ چواردەوری ئەو کەسانەی تریش ڕیکۆمەند دەکرێت بۆ کەسە نزیکەکانی و ڕیکۆمەند دەکرێت بۆ لۆکەیشنەکەی تۆ ئیش لەسەر لۆکەیشنەکەتەکە کە تۆ لە سلێمانیت هەولێر نزیکە لێتەوە کەرکووک نزیکە لێتەوە کوردستان بەعام نزیکە و هەمویان یەک لانگویج بەکارە هەمویان یەک زمان بەکارە ئەم 1 ملیۆن بینەرە ئەکرێت بڵین وەهم نییە کەسی بیانی نییە کەسێکە کە لە چواردەوری منە بەفعلی مەبەسمان لە وەهمیەکە ئەو بوو کە زۆر خەیاڵیانی نەتیجەیەکی چاوەڕوان نەکراوە ئەژیناوەکوئینستاگرامیشەیە و هەندێک جارە بینیم بۆ منە کەسەکە 3000 فۆلۆڤەرسەیە بەڵام پۆستێکی میلیۆنی ڕاستەکەی کەسی وایە لێڵێ ئەمە شانسە بەڵام لێرە جیاوازەکە چییە ئینستاگرامیش خۆ ئەکسپلۆری هەیە فەیسبووکیش ئەکسپلۆری هەیە سناپچاتیش ئەکسپلۆری هەیە ئێمە بەشێکمان هەیە لە هەموو سۆشال میدیاکانە کە پرۆفایلی خۆتە بەشێکمان هەیە کە پێوتێ ئەکسپلۆر یعنی تۆ چوویتەتە ترێندەوە تۆ لە فەقەرەیەەکە ئیتر ئەکرێ خەڵکی عالەم هەمووی تۆ ببینێ ئەمە شەریکەوە کۆی کە بڵێ خەڵاتێکە یا بە تۆ مادەم کۆنتنتەکە دەوەنە سەرنجڕاکێش بۆ تۆ چیتە بەشێکی عالەمیەوە کە معڕەزی بۆی کە خەڵکی دەروی وڵاتەکە و ببینێ ئەمە شتێکی تەبیعیە بەڵام هیچیان وەکو تیکتۆک نین تیکتۆک هاتووە ینی بە تەواوی ئیشی لەسەر ئەو بەشە کردووە کە زۆربەی ئەکاونتەکان بخاتە ترێندەوە زۆربەی ئەکاونتەکان بخاتە فۆریۆ کە ئەمە وایە کە ئیعجابی خەڵک بۆ پلاتفۆرمە زیاتر بێ من ئەمڕۆ ئەکاونتێک دانم بە زەمان هەفتەی داهاتوو مەسەلەن دەتوان بیگەێنمە 20,000 فۆلۆوەر 30,000 فۆلۆوەر بۆ کۆمەڵە ڤیددیۆ سەرنجڕاکێش دانم کە ئەزانم خەڵکی مەنتیقەکەم حەزیلەتی ئێم ڤیددیوانە هەریکە لەوانە 1 ملیۆن کەسی بینێ 500,000 کەسی بینێ ئەگەر کەس نەیبینێ 100,000 کەسی بینێ لەم 100,000 کرێ 20,000 کەسی فۆلۆم کە یعنی یەک لەسەر 5 ئەو ڤیوانە فۆلۆم بکەنەوە کەواتە لێرە باسیەوەمان کرد کە سۆشیال میدیاکان بەعام ئیشان لەسەرەوە کردووە تیکتۆک بە دەرەجەی یەک و باسیەوەمان کرد بۆچی تیکتۆک شتێکی باش نابێ ئەگەر ئێمە هەڵی بژێنەوەکو دیجیتال مارکتینگ چونکە پلاتفۆرمەکە تا ڕادەیەک تازەیە و ئەکرێ ئەم پلاتفۆرمە تامان خەڵکیەکەی ئێستا ئەگەر بیری بێ ساڵی 2014 و 15 خود سیانزە ئەگەر سپۆنسەر بکردایە لە پلاتفۆرمی مێتا بە $1 سپۆنسەر قەناعەتم وا بوو 100 نامەت بۆ بێ بە $1 سپۆنسەر ئێستا بە $1 سپۆنسەر بێت دوعا بکەی 5 نامە بۆ بێ بۆ لەبەرەوەی بەکارهێنەری پلاتفۆرمەکە زۆر بوو ئەوە تقریبا لە 2009 فەیسبوک دامەزراوە چەند ساڵە 15 ساڵ چوە بەسەرە لە 2024 15 ساڵە و پلاتفۆرمە هەیە باشە لە ماوەی ئەم 15 ساڵە خەڵکی کۆ کردوێتەوە ئێستا وردە قازانج بۆ خۆی زیاکە ئیتر منەتی بە خەڵک نامێنێ شتەکە عکس بۆتەوە پێشتر منە دەڵەگرێ دەردی کابراوتی ناس دەیادێتەوە گویتە ناو پرۆسەکەوەیتە ناو پلاتفۆرمەکەەوە فێرێبی دوای منەتی پێ نامێنێ تۆ سپۆنسەر ناکە 1 ملیۆن کەس لێ سپۆنسەرەکە 5 ملیۆن کەس سپۆنسەرەکە ئێستا تیکتۆکیش لە هەمان مەرحەلەیە تیکتۆک جارێ بەس ئیش لە سەرواکە کە خەڵک کۆکاتەوە ڕۆژێ لە ڕۆژان تیکتۆکیشی تر سنوورداریەکە ئەڵێمە قانونەکانی منە کە ئێستش ئێمە ئەیبینی چەنەها ئەکاونتە سووتێ کە بە ناوی یاساکانەوەی سووتێنن مستەقبەلەن ئەمانە تونترە بێت و تاوەکو وای لێ ئیتر تۆ کۆنتنتەکانە ناچێتە ترێندۆ بێ پارە سەرف بکەی ئەبێ سپۆنسەر بکەی
هەمان یاساکانی مێتا و بەسەرا تەطبیقەکە لە کۆتایی تۆ تەنها بەکارهێنەرێکێ بێت لەسەر یاساکانی زۆر پابندبی ئەژیناسی تر ناتوانین بەکاری بێنی. وەکو ناوەڕۆک چۆن گرنگی پێ بدرێت لە پۆستەکان؟ وەکو ناوەڕۆک با بڵێن ئەگەر تۆ بتەوێت ناوەڕۆکێکی سەرنجڕاکێشە هەبێ ئەبێ ئیش لەسەر منتیقی خۆت بکەی. بۆ نمونە من دایمە بە خەڵکی گەڵێم بە حکمی ئیشەکەمان خەڵک پرسیارمان لەیەک ئاشتا گەڕێنێتەوە بۆ لامان ئەڵێ چی باش زانوانە من وەکو خۆم دایمە وتومە ئەکادیمی مەبن لە پەیجەکانە ئەکادیمی مەبن بۆ لەبەرەوەی کە من کەسانی وەک جەنابتانە بینیوە خەڵکێکی ئاسایم بینیوە خەڵکی زۆر باشم بینیوە بە مقابلەکردن بە قسەکردن بە مناقەشەکردن بۆی کە چی ئەکڕی چی ناکڕی چی سەرنجڕاکێشێ خەڵکی خۆمان بەعام حەزیان لە شتی زۆر ئەکادیمی نییە دوای ناکەم مەسەلە من بێم بە ڕستەیەک بڵێم پێویست دەکات هەموو کەس ئەم مافانە جێبەجێ بکە ئەمە شتێکی زۆر بێزارکەرە لای خۆمە خەڵک حەزی بۆ ڕسمیاتە نییە خەڵک وای پێخۆشە کە تۆ شتەکەت پێوت بە بازاڕی بیڵی نەک بە بازاری ژۆ بازارێک کە بڵین شتی لا بەلاو قسەی کار بێ زمان تەبیعی مەسەلە من چۆن قسە لەگەڵ تۆ یاگەم هەرواش لە سۆشیال میدیاکەم قسە بکەم خەڵک ئەمەی پێخۆشە خەڵک حەزەکە کە من و ئەم پیا با بڵین برادەرین لە دەرەوە من چۆن بەدڵ سۆزانە قسەیەکی بۆ کە مەڵم ئاوە ئەو شتە بکە بۆ خەڵکیش بە هەمان ڕیتمەوە قسەیە بکەم پێویست ناکە خۆم بگۆڕم لە لای خەڵک پێویست ناکە پێشەوە کە بەرەوڕوو بە زەردەخەنەوە قساگە کۆمەڵە سوحبەتەکە لە سوۆسیال میدیا خۆی جددی کات و وەکو هەواڵ شتەکە بگەێنێت و ئەمەوەوە ئەوە هەم لەگەڵ تۆنی تۆیان ناگونجێ و هەمیش خەڵک ئاوا سەرنجی ڕناکێشێ خەڵک بۆ سەرنجی ڕاکێشێ کە تۆ خۆبی و زائیدەن بەشێکبی لە خەڵک یعنی خۆت لەگەڵ خەڵکا بگونجێنی و خۆشتان باشە زان خەڵکی ئێمە ئەوەی پێخۆشە کە تۆ هەر شتێکە گەێنی بە شێوازی سوحبەت بیگەێنی بە شێوازێکی ئاسایی بیگەێنی بە شێوازێکی دڵسۆزانە بیگەێنی خەڵک ئەمەی پێخۆشە کەواتە تۆ گەرەتەوێ کۆنتێنتەکە سەرنجڕاکێش بێ لەگەڵ بازارەکە تا بیگونجێنە لەگەڵ خەڵکەکە تا بیگونجێنە گونجاندەکەش تەوان هەر ئەوە نییە کە بڵین ئەکادیمی بی یا ئەکادیمی نەبی ئەکری ئەمە باسی ئاستی معریفەت بکەین ئێستا من بە غەڵەت ێزانم کۆمەڵێ بزنسان ئینگلیزی بەکارێن لە کۆنتێنتەکانیانە بە غەڵەت ێزانم من ئینگلیزی ێزانمیشی کە نایزانێت تۆ ئەیزانیشی کە نایزانێت کەواتە تۆ ئەو مشتریت لە دەست چوو کە کووردە کە ئینگلیزی نازانێت کە عەرەبی و کوردیە زانێت بەس لە ئینگلیزی بە دەرچووە کەواتە یعنی کۆمەڵە شتمان هەیە ماکرێ ئیشی لەسەرکەین بۆی لە ناو خەڵکابین ڕاستە گەر من ئینگلیزی بەکار بێنم لە براندەکەمە بە ئینگلیزی بینوسم لای خەڵکێک بە سەقافەتەوە دەرەکێ ئەڵێم مسەقف من ئینگلیزیەکەم پێرفێکتە و ئۆفیسەکەی من وا خوازێ ئەو بکەم بەڵام تۆ لەم لە مشتریت نییە تۆ خەڵک یعنی و کۆنتێنتە سەرنجڕاکێش نابێ بەلای خەڵکەوە ڕاستە من ئاسی سەقافی خۆم بەرز کردەوە کە ئەمە هیچ تەسی لە ئاسی سەقافی ناکە ئەمە تەنها وەکو نواندنێکە خەڵک لای وایە کە تۆ ئینگلیزی بەکارێنە ئاسی سەقافی و بەرزەجینە تۆ لێرە خەڵکێکی زۆر ئەکادیمیمان هەیە خەڵکێکی زۆر یعنی خەڵکێکمانێ ئاستیان زۆر بەرزە لە بواری بزنسا ئەسڵەن ئینگلیزی نازانێت خۆتان نمونەی باشە زانن کە چەنەها سەرمایه‌دارمان هەیە ئەسڵەن عەرەبیش نازانێت نەک ئینگلیزی نازانێت بەڵام ئەوەیە کە پارەی پێیە تۆ مادەم تۆ هەڵمەتێکت هەیە کە ئەتەوێت پارە کۆکەیتەوە ئەتەوێت پارە دەستکەوێتەوە کاڵایە سەرفکەی ئەبێ ئیش لەسەرەوەکەی کە خەڵکی مانتیقەکەی تۆ بە زۆری چ زمانێ بەکارهێنن تۆ سوور ئەزانی ئەوەی کە سپۆنسەرەکەی تۆ بینێ هەمووی کوردی ئەزانێ بۆ زمانی کوردی بەکارنایانی وانە لەمەیە تۆ هەم لەگەڵ خەڵکە چکە زمانەکەی خۆیانە بەکارهێناوە هەم هەمووی لێت تێگا یعنی ئەگەر 1000 کە سپۆنسەرەکەی تۆ بینێر 1000 لێت تێگەشتووە پێویست ناکات تۆ زمانەی کە بەکاربێنی ئەمە چییە وەڵام من ئەچمە ئاستی جیهانیوە ئەو ئاستە بۆ تۆ نابێ ئەو ئاستە بۆ کوردستان نابێ ئەگەر وەکو جەنابەت فەرموود ئێمە بچینە ئاستی وێبسایت و وێبسایتێ دروستکەین قەیچەکە بە وێبسایتەکەم ئینگلیزی بێت چکە وێبسایتەکەم معڕەزە بووی لە دەروی وڵات و شتم لێ بکڕێ وانە ئەو لەوێەوە کوردی نازان عەرەبی نازان هەندێکیان کەواتە بێ لە وێبسایتەکەیە ئیش لەسەر ئاستی سەقافی هەموو عالم بکەم ئیش لەسەر زمانی هەموو عالم بکەم پێشڕە بۆیە ئەم ئیشاکرێت بۆی کە متمانەیەک لە ئەو کەسەی کە ئەو خزمەت گۆزاریە لی سوودمەند دەبێت یان ئەیکڕێ
دروست بکرێ بڵێ بۆ نمونە ئاستی ئەم خزمەت گوزاریان کاڵای زۆر بەرزە بۆیە من بە زمانی ئینگلیزی نووسمە تو ئەتوانیت جێگرەوەکەی بۆ نمونە بە گرافیکێکی جوان بە دیزاینێکی جوان تا قەرەبووی بکەیتەوە بەفعلی ینی ناڵم کە ئەڵم دووربین لە زمانی ئینگلیزی مەبەستمەوەی کە بە تایبەت زمانی ئینگلیزی بەکار نەهێنی ئەژی نامە کۆنتنتمان هەیە کوردی عەربی ئینگلیزی ئەمە شتێکی زۆر باش ئەمە تۆ سێ زمانە تێ کردو ینی کابرا ئەگەر ئینگلیزیەکە نەزانێ عەربی نەزانێ خۆ کوردیەکە هەرەزانێ لە هەمان کاتا تۆ ئەگەر بەس بۆ کوردن نەبێت عەرەبەکەش لێ تێگە ئەگەر لەو مەنتیقا مەسەلەن کەسێک ئێمە خەڵکی خۆمان زۆرە بەڕاستی شانازی بە زمانی ئینگلیزیەوە کە ئەبتێوە نەتەوێ هەمانەوە بابەتانەمان زۆر تایە بە تایبەت ئەوانەی کە گەنجەکان تازە پێگەن زمانی ئینگلیزیەکی باشە زانێت لە مەکتەبێکی تورکی بێ لە شوێنە خوێندبێتی شانازی پێوە کە ئەبتێوە نەتەوە و حەزەکە کە شتێکە کرێ لە پیجێکەوە بیکڕێ کە بە زمانی ئینگلیزیەوە شتەی دانا بۆی کە بڵێ لەم پیجە کڕیم یا کە کۆنتنتێکی بینی ئینگلیزی و بڵێ لی تیەکەمە ئەم کۆمنتێ بنووسێ شتێمە تا ڕادەیەکرای خۆمان باوێتی ئەم شتە ئەکرێتەوە کەسانەشی لێ بە دەرنەکە ینی تۆ بیسەلمێنی کە ئەم ئیشەی تۆ ئەم براندەی تۆ کاڵایی تۆ بۆ ئەو کەسانەشە یاخود با بڵێن زمانی ئینگلیزیشم بەکارهێنا بۆی بزان کە ئێمە ئەکادیمین کای پێشەوە ڕەنگە هەنێ پرسیار هەیە زۆر ئاراستی تۆ بکرێت بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بازار بۆ کاڵەکانە نەدۆزنەوە بۆ نمونە ڤیدیۆ یان فۆتۆ یان تەنها تێکست ڤیدیۆ بەڵێ باشە بۆ لەبەرەوەی لە عالەمە ئەمە با بڵێن بەحسێکی عالەمیە کە کراوە جەنابیشتان لەوە چێ بەبەستیترین سێرچ بۆتان دەرکەوێ بەداخۆ خەڵک بەرەو تەمەڵیەڕوە تەمەڵیەکە چییە؟ ینی ئێستا من ئەگەر وەرەقەیە بخەمە بەردەمی جەنابتان ئەمە حەدم نەبێت لە ڕووی بڵێم تەمەڵنا بەس یعنی شتەکە وایە هەموو ئینسانەوە منی جوان وەرەقەیە بخەمە بەردەمی جەنابتان ئەیفۆڕێک بێ بە کاملی نووسرابێتەوە لەسەرەوە تاوەکو خوارەوە بڵێم ئەوە تەوەرەکەی منە لە هەمان کاتا ئەیفۆڕێکی ترتان بێ بڵێم تەوەرەکەم کورت کردوێتەوە بۆ 2 دێر بۆ 3 دێر کامیانە خوێنەوە قەت ناسن درێژەکە بخوێنەوە وانە یەکسەر بەنابێتە بەر کورتەکە بەبێ هیچ مەبەستە بێەوەی کە تۆ ئیلتیزاماتی تر هەبێ خەمی کاتەکە و بێت نە لەبەرێ مێشکماوە خوازێ زوو لە شتەکە تێبگەین زوو لە کۆڵ خۆمانیکەینەوە اینجا بەدەرلەوە من ئەگەر بڵێم ئەو سێدێڕە بخوێنەرەوە یان بڵێم گوێم لەگرێ ئێستا یەکسەر پێتەڵم کامیانەکەی سەڵی یەکسەر پێم بڵێبانەی خوێنمەوە وانە کەواتە لێرە ئێمە بێ هەمان حکوم تەطبیقکەین بەسەر سۆشیال میدیاکانە ئەگەر ڤیدیۆت هەبوو ڤیدیۆ بەکاربێنە چکە یەکسەر پەیامەکە دەکات تەبانەوە لە ڤیدیۆ شاکورتی و درێژیمانێت تا کورتتر بێ باشترە کەمتر لە دەقەیە بێ باشترە 10 چرکە بێ لە دەقەکەش باشترە لە دوای ڤیدیۆ ئەگەر هەر ڤیدیۆت نەبوو ئیش لەسەر کۆنتنتێکی کورت بکە ئیش لەسەر تێکستێکی کورت بکە بە یەک دێر پەیامەکە بگەێنە ئەگەر هەر نەوتوانی ئەوەی تر تەواو تۆ ناتوانانی بۆش کاتی پۆستکەی بێ لە 24 ساعت کاتی پۆست ئێمە لە هەموو سۆشیال میدیایەکە most active تایمان هەیە most active time واتە ئەو ئەودیەنسەی تۆ ئەو خەڵکانی کە تۆیان فۆلۆ کردووە طبعا هەموو داتایەک لای شەریکە هەیە ئەزانێت کە من کەی یەمەخەت کەی لە خەتەڕۆم و داتای من داتای تۆ داتای خاتون کە پیجێکمان فۆلۆ کردووە مەوجودە من سعات هەشت بۆ دە لە خەتم تۆ سعات حەو بۆ 9 لە خەتی ئەو سعات هەشت بۆ 11 لە خەتە کەواتە هەر شتێکمان سعات هەشت بۆ 9 لە خەتی وانە ئەڵێ پیجەکەی تۆ سعات هەشت بۆ 9 most active تایمە لە هەموو کاتێک ئەکتیڤترە کەواتە هەموو پلاتفۆرمێک ئەمەی تیا هەیە لە سێتینگی پیجەکانە لە پرۆفشنال داشبۆردی هەموو پلاتفۆرمێکە لە تیکتۆکە لە مێتایە لە یوتیوبە ئەم بەشەمان هەیە کە most active تایمی ئەودیەنسەکانە most active تایمی ئەو کەسانەی کە تۆیان فۆلۆ کردو لەو پلاتفۆرمەیە یعنی ناکرێ من ئێستا بڵێم طبعا بینیمانە جەنابیشتان لەوە چێ بینی بێتان هەنێک کەس دەیڵێ سعات 9 باشترین کاتی پۆستکردنەوە سعات 6 باشترین کاتی پۆستکردن نەخێر هەموو پیجێک لە هەر پلاتفۆرمەکە ئەگۆڕێ پیجی من لە فەیسبووکا جیاوازە پیجی ئێرە کورسات لە فەیسبووکا جیاوازە زۆری و کەمی ئێستا هەم وەڵامەکەی ڕەوان دەگەل لە بیرە نەچێتەوە بۆ ژمارە پۆستەکان هەم ئەوەی کە من ئەمەم لە پێنجەکەی خۆمە ڕەچاو کرد سەیریم کرد بۆ نمونە ئەیون 9 بۆ لە 9 شەو تا 11 بۆ نمونە کاتێکی زۆر باشە بۆ تۆ باوەڕەکەی بەو پێیە چوم یعنی باش نەبوو بەڵام وەکو ئەزمموی خۆم هەموو 1 بۆ 2 کاتێکی باشە لەوە باشتر وەڵامم وەرەگرت ئێمە حاڵەتێکی ترمان هەیە مەسەلەن
من دائما لە سپۆنسەری شا بە خەڵکەڵم خەڵک پرسیاریەوە کاڵێک کە پۆستەکە کرا ئەکسەر سپۆنسەر بکرێ شەو بکرێ و ڕۆژ بکرێ ئێمە بێ احتیاتیەوە بخەین کە خەڵک لای خۆمان ئێتر تیاتی لە سەعاتدەوە دەردی کابراوەتی تر لێ بێتەوە ئەخێ تیاتی یعنی تر لە دوای دەوە ئەکتیڤ نامێنێت تیاتی لە دوای دەوە ئەکتیڤە کەواتە تۆ بێ ئیش لەسەرەوە بکەی من زۆر جا پێشنیارەکەم ئەڵێم مادەم تۆ بڕیارت داوە کە لەو ڕۆژەیە ئەو پۆستە بکرێ هەوڵ بە لای نیوەڕۆ ئەگەر توانیت لای نیوەڕۆ بێ نیوەڕۆ بێ عەسر بێ پێش ئێوارە بێ باشترە بۆی کە تاوەکو سەعات 11 و 12 شەو بتوانی مەجموعە ئینگیجمنت کۆکەیتەوە مەجموعە کاردانەوە کۆکەیتەوە خەڵکێکی زۆر ببینە نەک تۆ شەو سەعات 11 دای بنی کە من خەوتوم مەسەلەن زۆر و کەمی پۆستیش کاریگەری هەیە طبعا زۆری و کەمی پۆست کاریگەری هەیە ئەوە لە بابەت بۆ بابەتە گۆڕێ هەنێ بابەتوانەیە مەسەلەن خەڵک چاوەڕێیەتی خەڵک لەسەر پەیجەکەیە ئەڵێ دی بەشکم شتێدانێ بەشکم ئەمەدانێ بەشکم ئەوەدانێ هەنێ لایەنیشمان هەیە تۆ خەڵک بێزارەکەی بەڕاستی خەڵک حەزەکار لە مایە کاجارێتەوە بینێ هەفتەی جارێتەوە بینێ بۆ یەک بابەت معقولنیە تۆ هەموو دقەیە لە بەردەمیاوی لە بەردەمیاوی لە بەردەمیاوی شخصمانەیە 5 کەسی فۆلۆ کردویانی لە ئینستاگرامە لەم پێش کەسە تۆ ڕۆژە پۆستێداونێ هەموو ڕۆژە لە بەردەم ئەمای چوارەکەی کە پۆست ناکەنەوە نیە کەواتە تۆ ئەم کەسە بێزارەکەی ینی تۆ هەر سێریۆمە کە خۆت حەزەکەی پۆست بڵاوکەیتەوە لە هەمان کاتا مەسەرەن تۆ قەیچێکە ئەکرێ لە ڕۆژێکا تۆ $100 کردوێ بە دیاری حەزەکەی پۆستکەی بۆ ئەو دیارە خەڵک چاوەڕێە ئەڵێ مادەم دیارە با پۆستەی کەش بێ با پۆستەی کەش با پۆستەی کەش بێ ئەمانە هەمووی فیکرەیە و شێوازەکان ئەگۆڕێت و ئێمە ناتوانین هیچ تێست نوودارکەین لە مۆزوعی سوۆسیال میدیا بۆ لەبەرەوەی کە پێیجێ بۆ پێیجێکی ترە گۆڕێ شخصێ بۆ شخصێکی ترە گۆڕێ ئیشێک بۆ ئیشێکی ترە گۆڕێ و کات بۆ کاتە گۆڕێ و پلاتفۆرمی بۆ پلاتفۆرمە گۆڕێ ئەڵێن زۆر گرنگە تۆ ئەو کەسەی کە ئەتەوێت پەیامەکەتی پێ بگەنی کاڵاکەتی پێ بفرۆشی بیهێنیتە ناو بابەتەکەوە بۆ نمونە کەسی وا هەیە پێیجێ هەموو بەیانی باش ئەڵێ وامەکە بۆ نمونە ئەمڕۆ ئەگەر پێڵاو ئەفرۆشە کەسێکی ئەگەر جلە فرۆشە بلوزێک دابنێ ئێستا شتێک دابنێ بڵە حەزەکەی لەسەر ئەمە زانیاری وەرگری کاتە وەرە لەگەڵم بۆ ستۆریکەند یەک دنیا ڕێگە هەیە تۆ توانێت خەڵک لەگەڵ خۆتا بهێنێ وام یەک تۆز بیرکردنەوەی زۆر بەفیعلی خۆی ئەوە پەیوەندی بە چیەوە هەیە ئەوەی کە سەرەتا بە جەنابتانەمەوە تۆ لەگەڵ خەڵکا خۆ بگونجێنی مەسەلەن من سێرەکەم خەڵکی سلێمانی لە ئێستا با بڵین کۆمەڵێک گەنجمان هەیە حەزیان بە مجازەفەکردنە کۆمەڵێک گەنجمان هەیە حەزیان بە منافەسەکردنە وانە تۆ توانای استیغلالی وەزعەکە بکەی بەهۆی منافەسەیەکەوە براندینگەکەی خۆش دەکەی وانە ئێستا باشترین مارکێتینگ دیجیتال مارکێتینگ بیا فیزیکال مارکێتینگ باشترین مارکێتینگ ئەوەیە کە تۆ ناڕاستەوخۆ مارکێتینگ بکەی ناڕاستەوخۆ چییە؟ من مەسەلەن لێرە دانیشتم باسی بابەتێ بکەم و نەتیجەکەی بجۆڕمەوە بۆ ئۆفیسەکەی خۆم باشە مۆزوعێک ئیستیغلالەکەم باسی گرنگی مۆزوعەکە ئەگەم نمونەیە بۆ ئۆفیسەکەی خۆمەهێنمەوە نایان بڵێم ئۆفیسەکەی خۆم ئەماکە ئەوواکە و ئەمە زۆر دووبارەیە شتێکی زۆر دووبارەیە بڵێم ئەم ئۆفیسەمان هەیە ئیشی تەکنەلۆژی و ئەمە ئەوە نە لێرە باسی بابەتێکەکەم ئەڵێم بە نمونە چەند ئۆفیسەکان یەکێ لەوانە ئەوەی خۆمە کە ئاواکە و کەواتە ئەمە مارکێتینگەکەم کرد بۆ خۆم بەڵام بە ناڕاستە و خۆم ئەمە باشترین جۆری مارکێتینگە ئیتر بە هەر شێوازێک بەکاربێت تۆ بە هەر ناوێ خەڵک ئەهێنیتەوە سەر براندەکەت بیهێنن بەڵام یەکەم لەسەر سمعی براندەکەت نەکەوێ دووهەمیان خەڵک بەرەو مەلەل نەچێ یعنی تۆ نەتیجەیەکی بێتێ کە حەزی پێ بێ و ڕاستەخۆ دوای ئەوە بێتەوە بۆ براندەکەی دەستە خۆش بە کاک سەلامەتی